بە گوێرەی سروشتی یاری پۆبجی کە بریتیە لە جەنگ و کوشتن و کۆکردنەوەی باشترین جۆری چەک خاڵێکی دەستپێکی یاریەکەیە. هەر لە سەرەتاوە پێمان دەڵێت خۆتان بۆ مانەوە ئامادە بکەن، ئەگەر نەکوژن دەکوژرێن. بەمەش توند و تیژی لە ناخی بەکارهێنەرەکەدا بۆ ئەنجامدانی یاریەکە دەبێتە سەنتەر. یاری ئەلکترۆنی لایانی باش و خراپی هەیە، بەڵام چونکە پۆبجی پەیامی یەکەمی کوشتن و بڕینە، لەم سۆنگەیەوە دەروونناسان و کەسانی پسپۆڕی کۆمەڵایەتی هێناوەتە گۆ و لەبارەی دەرەنجامەکانی ئالوودەبوونی تاک بەم یاریەوە هۆشداری دەدەن. پەبجی کورتکراوەی پلێر ئەناونس باتل گراوندزە کە بەواتای شەڕگەی یاریزانە نەناسراوەکان دێت. یاریەکی باو و بڵاوی سەرهێڵی ئینتەرنێتە لەلایەن کۆمپانیای پۆبجیەوە کە کۆمپانیاکی سەر بە بلوهۆڵی کۆریە بڵاو دەکرێتەوە. پۆبجی لە ساڵی 2007 لەسەر سیستەمی ویندۆز بڵاو کرایەوە، لە ساڵی 2018 لەسەر ئامێری ئێکسبۆکس و هەردوو سیستەمی iOS و پلەیستێشنی 4 بڵاو کرایەوە. وێڕای قازانجی زۆر بۆ کۆمپانیای داهێنەر، بەڵام بەرهەمی بۆ بەشداربوانی توند و تیژی و گۆشەگیری و ئالوودەبوونی تاکە بەو یاریەوە بە جۆرێک ناتوانێت وازی لێبێنێت. ئەمەش هۆکاری دروستبوونی چەندین کێشەی کۆمەڵایەتی و دروستکردنی تاکێکی توند و تیژە. بەشێک لە وڵاتان هەوڵی قەدەغەکردنی ئەم یاریە دەدەن و حکومەت و پسپۆڕانی کۆمەڵایەتی لە هەوڵی ئەوەدان چارەسەرێک بۆ ئالوودەبوونی تاک و دروستبوونی گرفتی کۆمەڵایەتی کە بەهۆی پۆبجیەوە هاتوونەتە ئاراوە بدۆزنەوە. هەروەک زۆربەی ناوچەکانی تری جیهان لە عێراق و هەرێمی کوردستانیش ئەم یاریە زۆر بە خێرایی لە نێو چین و توێژەکانی کۆمەڵگادا بە تایبەتی لاوان و مێرد منداڵان لە بڵاوبوونەوەدایە. بە تایبەتی لە ئێستادا بەهۆی ڕەوشی کۆرۆناوە قوتابخانەکان داخراون و ڕوو لە خوێندنی ئۆنلاین کراوە. ئەمەش هەلی زیاتری بۆ مێرد منداڵان ڕەخساندووە تا زیاتر دەستیان بە هێڵی ئینتەرنێت ڕابگات و لەوێشەوە بەم یاریەوە سەرقاڵ ببن. جگەلەوەی زیانی جەستەیی و دەرونی بە تاک دەگەێنێت، گرفتی بەشێک لە دایک و باوکانیشە، وەک ئەوەی باسی لێوە دەکەن مناڵەکانیان شەو ڕۆژیان گۆڕیوەتەوە و بە شەو یاری دەکەن و بە ڕۆژیش دەخەون. بەمەشگەلێک لەو کارانەی کە پێویستە مێرمنداڵێک بۆ خۆپێگەیاندن ئەنجامی بدات، پشتگوێیان دەخات و تاکی خەواڵ و خەمسارد بەرهەم دەهێنێت و هەندێکیش لەو دایک و باوکانە گلەی ئەوەیان هەیە منداڵەکانیان لە دەست دەرچوون. سروشتی یاریەکە بە جۆرێکە کە بەرەی جەنگە و هاوکات بە پێشکەوتوترین تەکنیک دەنگی چەکەکان بە هەموو جۆرەکانیەوە لە یاریەکەدا جێگیر کراون. ئەمەش جگەلەوەی زیان بە جەستەی بەکارهێنەر دەگەێنێت لە لایەکی دیکەوە دەوروبەر بێزار دەکات و بەکارهێنەریش لە ژیانی کۆمەڵایەتی دوور دەخاتەوە. جگە لە زیانەکانی لەسەر پرۆسەی خوێندن بە تایبەتی توند و تیژەکەی گەیشتوتە ئاستێک ڕووداوی نەخوازراوی وەکو گیان لە دەستدان و کوشتن و گرفتی گەورەی کۆمەڵایەتی لێکەوتوەتەوە. لەم سۆنگەیەوە بەشێک لە وڵاتان هەوڵی قەدەغەکردن و فلتەرکردنی ئەم یاریەیان داوە و لە عێراقیشدا لە ساڵانی ڕابردوودا پرۆژەی قەدەغەکردنی ئەم یاریە و چەند یاریەکی تر هەبوون، بەڵام ئەنجامشی ئەو تۆی نەبوو. بەپێی ئەو توێژینەوانی لەبارەی پۆبجیەوە کراون، لەبەرەوەی زۆربەی بەکاربەران لاون و مێرد منداڵن، ئەمەش ئەرکێکی تری پەروەردەیی دەخاتە سەرخێزان. دەبێ بە شێوازی سەردەمیانە و پەروەردەیانە ئاگادار بکرێنەوە و بە چەند ڕێکارێکی تر قەرەبووی پڕکردنەوەی کاتەکانیان بۆ بکرێتەوە، هاوکاتیش سنوورێک بۆ بەکارهێنانی دابنێن.